من بەڵێن دکتۆر ڕزگارم ڕاستە باوکم ڕۆشت بوو ئێمەی بەجێهێشت بەڵام لە پێناو کوردستانە شەهید بووە ئەوە سەربەرزیە بۆ ئێمە هەموو جارێ باوکم پێی ئەوتم ئەگەر من شتێکم لێ هات شەهید بووم تۆ ئەبیتە کەسی یەکەمی خێزانەکە. بس أول أنا احتمال كيدي ميلو ولا هيك تانا شەهیدی فەرماندە دکتۆر ڕزگار حەمە ئەمین ئاغا ساڵی 1958 لە گوندی زێی شارباژێر لەدایک بووە. کوڕێک کە بە هەستی شۆڕش و کوردایەتی لە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەردە بووە. لە ساڵی 1964دا لەلایەن بنەماڵەکەیەوە دەنێرێتە سلێمانی بۆ خوێندن. قۆناغەکانی خوێندن تا ئامادەیی بە سەرکەوتووی دەبڕێت. هەر لە مناڵیەوانێ مناڵێکی نازپەروەر بووە. بۆ خۆگنی سەرەتایی هاتۆتە شاری سلێمانی. سەرەتایی و متەوەستەی لە سلێمانی لەگەڵ سانەوی لە سلێمانی تەواو کردووە. لەبەرەوەی مناڵێکی نازدار بوو عەجوولی تا دیار بوو. دکتۆر ڕزگاریش کە قوتابی بوو پێشەوەی بچێ بۆ چێکۆسلۆڤاکیا دەمان ناسی و لە دوای هاتنیش ناو بەناو دەمان بینیوە بەڵام زۆر نەوەکو ئەوانی تر. شەهید دکتۆر ڕزگار لە ساڵی 1974دا وەک گەنجێکی خوێنگەرم واز لە خوێندن ئەهێنێت و پەیوەندی بە شۆڕشەوە ئەکات و لای شەهیدی سەرکردە فەتاح ئاغای برایی لە ساڵی 1970دا دەبێتە پێشمەرگە. لە ماوەی پێشمەرگایەتیدا جیاواز لە خوێندنی ماتماتیک و جەبر و هەندەسە و وانەکانی تری ئەو سەردەما لە قوتابخانەکەی شەهیدی سەرکردە فەتاح ئاغای برایی لەوانەکانی پێشمەرگایەتی و دڵسۆزی و خۆنەویستی و سادەیی و نیشتیمان پەروەریدا هەموو قۆناغەکان بە پلەی نایاب دەبڕێت کە تا شەهید بوونیشی بەو نایابیەوە پابەند دەبێت. کە باسی شەهید ڕزگار دەکەم ناکرێ من لە ماڵی حەمەمین ئاغای نوڕێکەوە پێ دەنێم. ئەو بنەماڵە نیشتیمان پەروەر و کۆمەڵایەتیەی کە سەرکردەی وەکو فەتا ئاغا لێ پەیدا بوو پاش ئەوەی کاک عەبدوڵئاغای برایی. اینجا شەهید ڕزگار لەوانەیە زۆر عەوائیل هەبن سێ شەهیدیان دابێ ئەمانەش جێگای ئیفتیخارە هەم ملەتێک ناوچەیەک عائیلەیەک ئەو گیانەی کوردپەروەریی تێدا بێ. لەبەر ئەوە من بۆیە بەم تەسەلسولە پێداهاتم چونکو لە خزمەت کاک فەتا ئاغا بووم کە لە پێنجیم بوون ئامیر هێزی خەبات بوو جەنابیان. شەهید بەهۆی ئەوەی گەنجێکی زیرەک و بیرتیژ بووە و حەزی بە خوێندن و فێربوون بووە شەهید فەتاح ئاغای برایی هانی ئەدات کە بچێتە دەرەوەی وڵات تا خوێندن تەواو بکات و دواتر بگەڕێتەوە ناو شۆڕش و بە زانست و زانیاریەکانی خزمەتێکی زۆرتر بە شۆڕش و پێشمەرگە بکات. هەر بۆ مەبەستەش ساڵی 1970 بە مەبەستی خوێندن ڕوو ئەکاتە وڵاتی چی. لەوێ بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر خوێندن تەواو دەکات و بڕوانامەیەکی تر بەدەستەهێنێت کە ئەویش بڕوانامەی دکتۆرایە لە بواری پزیشکیدا. دکتۆر ڕزگار یەکێک بوو لە قوتابیە هەرە زیرەکەکانی ئەوانەی کە زەماریان بە دەرچوو
لە کۆلژی پزیشکی دەرسی دەخوێن لە شاری ئۆلمۆت و هیچێک بوو لە ئەندامانی پارتی دموکراتی کوردستان لە سنووری ڕێکخراوی پارتیمان لە چێکۆسلۆڤاکیا. تەڵەبەیەکی کارا بوو لە کۆمەڵە خوێندکارانی کورد جەمیع تەڵەبە ئەکات لە ئەوروپا. دکتۆر ڕزگار لە ساڵی 1996دا دەگەڕێتەوە بۆ کوردستان و لە بواری پسپۆڕی خۆیدا لە نەخۆشخانەکانی کوردستان درێژە بە خەباتی پیشەیی و زانستیانەی خۆی ئەدات. ئەو کاتەشەی تازە گەڕابووە لە کۆماری چیک بە مەبەستی دامەزرانی سەردانی فەرمانگەی تەندروستی هەولێر کرد من ئەو کاتە بە ڕێبەری پلاندەران بووم. ئەو کاتە کوڕێکی گەنج خۆز کوڕێکی دایمەن دەمە خەندە بوو. ئەو خەندێ بەردەوام لەسەر لێ بوو هەتاوەکو مانگێک پێش شەهید بوون ئەو کاتێک کە من ناسیم دایمەن دەمە خەندە بوو. ئەو کاتێک کە هات لە بنکەی تەندروستی نەورۆز کاری کرد وەکو پزیشک و دوای چوو بۆ بنکەی تەندروستی محەممەد باجلان وەکو بەڕێبەر کاری دەکرد. بەڕاستی دکتۆر ڕزگار وەکو پزیشک زۆر دڵسۆزی کارێکی خۆی بوو. پزیشکێکی زۆر دڵسۆز بوو بە تایبەتی زۆر هەوڵی ئەدا کەوا چارەسەری نەخۆش بکرێت ئەو نەخۆشانەی کەوا زۆر هەژارن. شەهید دکتۆر ڕزگار دوای ئەوەی لەسەر پێشنیازی شەهیدی سەرکردە فەتاح ئاغای برا گەورەی بەرەو هەندەران ڕۆیی کە هێشتا باوەشی گەرم و بۆنی برایانە و دوانیگایی کاکە فەتاح ئاغای برای گەورەی پێوە دیار بوو. کاکە فەتاح ئاغای برای گەورەی و مامۆستای کوردایەتی لە شەڕێکی دەستەویەخەدا وەک پێشبەرگەیەک و سەرکردەیەک بۆ ڕزگارکردنی هەواری عاشقان لە حاجی هۆمەران شەهید دەبێت. بەڵێنی بەردەوام بوون و بەرخۆدانی لە سەنگەری زانستدا بە شەهیدی سەرکردە کاکە فەتاحدا بوو کە بووە سەرچاوی بەردەوامی بە خوێندنەکەی لە تاراوگەدا. یەقینیشی هەبوو کە سەنگەری شۆڕش و کوردایەتی شەهید فەتاح لەلایەن مهندس عەبدوڵڵای برایی لە برەودایە و دڵی داگیرکەران ئەلەرزێنێت. بەڵام مەخابن ئەم جارەش کۆستێکی تری ناخەژێن لە دەرگای خەمەکانی تری ئەدا و هەواڵی شەهید بوونی کاکە عەبدوڵڵای برایی دەیهەژێنێت کە لە سلێمانی لە پلانێکی گڵاوی بەعس و بەدەستی چەند خۆفرۆشێک شەهید دەبێت. مەسئولی حزبی شەهید عەبدوڵڵاغا بوو کە تەڵەبەی کولیەی هەندەسە بوو لە مووسڵ و ڕۆژگار وای لێ کرد لە 86 پێکەوە بچین لە قیسێ و لەقی 4 دامەزرێنین و کاک عەبدوڵڵاغا بەداخەوە لەوێمان بەجێش بۆ تەرتیبات و پاشەوە من گەڕامەوە بۆ بارگای مەکتەبی سیاسی و ئیتر یەکترمان نەدی تا شەهید بوو. ئەو زۆر گەرم و گوڕ بوو لە سەردانی خزمان و دۆستانی خۆی دۆستانی بە تایبەتی شەهید فەتاح شەهید عەبدوڵڵا و خزمان بەعام و زۆر کەس و کاری پێشمەرگەی خۆشەویست پێشمەرگەی زۆر لە پیرۆز بوو زۆری خۆشەویست حەزیەکرد بۆیە خۆی بردە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی بتوانێت خزمەتی عائیلەی شەهید بکە. دکتۆر ڕزگار لەبەر عەشق و خۆشەویستی بۆ بنەماڵی شەهیدان هاوسەرگیری کرد لەگەڵ خوشکی شەهید دڵشاد عەبدوڵڵا کە لە ڕاپەڕینی 1991 لە کەرکووک شەهید بوو. ساڵی دەی دوینەوە بوو هاوسەرگیریمان کرد لەگەڵ شەهید ڕزگار وەکو دوو خزمی ئاسایی لە ناخەوە ئینسانێکی سادە و ساکار. لە ساڵی 2010 ڕێڕەوی خەباتی خۆی لە پزیشکی مەدەنیەوە ئەگۆڕێت بۆ پزیشکی سەربازی و بە پلەی عەمیدی لە بەشی پزیشکی سەربازی لەشکری کوردستان فەلەک دەست بەکار ئەبێت. گواستراوە بۆ فەلەک و یەکەم هاوڕێ من بووم کە لەگەری لە کاتی گواستنەوەی کە لێرە زۆر پێ بەیەکەوە ئاشنا بووین. دکتۆر ڕزگار کەسێک بوو دائیمەن لە خۆ بردووی بوو یعنی هەستی ئەوەی دەکرد حەزی دەکرد کە خزمەتی خەڵک بکاتن حەزی دەکرد خزمەتی کوردستان بکە بە هەر شێوەک بی. کەسێکی مەحبوب بۆلای هاوکارانی خۆی لێرە وەکو دایرە و کەسێکی خۆشەویستیش بۆ لای پێشمەرگە تایبەت چونکە زۆر کات حەزیە کرد زۆر حەزیە کرد کە خزمەتی پێشمەرگە بکە
زۆر حەزیان کرد بە پیل دەواکاری کەسێکەوە بچی کە غەدرێکی لێکراوە یان زولمێکی لێکراوە. لەبەر هەندێک هەر کەس کە دەهات ئێرە ئەوەل جار دەچوو لە دەرگای دکتۆر ڕزگاریادا، چونکە ئەو کەسێک بوو خۆی بە خەمخۆری خەرێک ئەزانی. ئەم چەند ساڵی بەیەکەوە بووینە وەکو هەواڵ و وەکو برایەک و وەکو بەیەکەوە کارمان کردووە. ئەم من ئەو خسڵەتانەی لەو قارەمانە لەو پیاوم بینیوە لە کەسی ترم نەبینیوە بە حیاتم. ئەو سەرڕایەوەی قارەمان بووە لە جەپەکان و دایمان شەڕ لەکوێ بووە و لە پێشەوە بووە پاش کە شەڕی داعش دەست پێ کردووە بەبێ ئەوەی پرس بکەوە ئەو شەڕ لەکوێ بووە و لە پێشەوە بوو. ئەو فەرماندە و تێکۆشەر و دکتۆر و پێشمەرگەیە هەر لە سەرەتای هاتنی گروپی تیرۆریستی داعش توانی خزمەتێکی گەورە بەنەتەوەی کورت بکات و بڕوای بە سنوورە دەستکرد و نەخشێنراوەکان نەبوو. هەر بۆیە سنوورەکانی تێکشکاند و خۆی گەیاندە کۆبانێ و لەوێ وەک پزیشک و پێشمەرگە بەرگری کرد لە کۆبانێ. وێیگو وەختێ من لە کۆبانێ ئەگەر شەهید بە من جا خۆم بە برای شەید عەبدوڵڵا و شەید کاک فەتاح ئەزانم. هەموو وەختێگەیگو من ئەو هیچ کەسێک لەو پێشمەرگانە کە لە جەفەکان کە شەهید دەبن لە من زیاتر نین، من خۆم بە ڕەفیقی ئەوانە زانم، ئەبێ منیش وەکو ئەوان خۆم بە شەهیدکردن بم. بۆ کۆبانێکە یەکەم جار ناویان نەنووسی بوو کە زانی برادەرەکانی ڕۆشت بوونەوەنە زۆر عاوز بۆ جاری دۆم خۆی تەرتیباتی بۆ خۆی کرد. تۆرزگار لە کۆبانێ زۆر یارمەتی خەڵکیەدا بە تایبەت خەڵکی سیڤیلی وێنێکە لیان خەوماوە بوو و زۆرش باش بوو لەگەڵیان و لەگەڵ پێشمەرگەکانی زۆر باش بوو. ئینسانێکی زۆر لێبوردە بوو، زۆر ڕەحسوک بوو، دایمەن لە ناو پێشمەرگەکانە دانیشت جیاوازینە ئەکرد کە خۆی فەرماندە بیان لەگەڵ پێشمەرگێشی سادەرێ. بەیانیان بەر لە ئێمە هەڵستا خواردنی حازرە کرد و تاقم و تفنگەکەی خۆی بەست لەگەر خودەکەی دەرەچوو بەڕێ کەوت بۆ لای شەڕوانان، لای پێشمەرگەکان، سەردانی خەڵکی مەدەنی و خەڵکی سڤیلی خەڵکی ئەوەیە کرد. یعنی خۆی وا گوتزان بوو کوبری بە چەند ساڵە لە ناو کوبانیەیە وەلەو ڕۆژەکە تەنگانی بوو بەس ئەو منتیقە سنووری کە ئەمە لێ دەتوانین بسوڕێنەوە و لێ بخولێنەوە سنوورە منتیقەی تەنگ بوو. یەک لە سەر سێی کوبانیە لە دەستەمە بوو. لە کاتێکە شەڕی کۆبانی دروست بوو شەهیدی فەرماندە دکتۆر لیوا ڕزگار محەمەد ناغا هاوبەشی ئەو شەڕی کرد کە من لەو شەڕەیە ئەتوانم پێی بڵێم جیڤارای کوردستان بوو. چونکە جیڤاراش پزیشکێ بوو هات بۆ ڕزگارکردنی وڵاتێک کە ئەویش وڵاتی کوبا بوو. باوکم چوو بۆ کۆبانێت لە هەشت ڕۆژ لەوێ بوو. من هەموو شێ قسەم لەگەڵ باوکما کرد. هەر ئێستا زۆر بەتاقەتم لەبەر ئەو کە لە کۆبانێ بۆ هەموو کاتێ گوێم لە دەنگە بوو. ئەو دەرمان و کەلوپەلە پزیشکیەکانی تەنها بۆ پێشمەرگە نەبوو، بەڵکو بۆ شەڕوان و ژن و منداڵ و خەڵکی سڤیلی ئەو شارە خۆڕاگرەش بوو. بێ لە ئەرکە پزیشکیەکەی لە کۆبانێ پێشمەرگە و شەڕوانیش بوو. ناسفێکی زۆریان داناوە پەتەکە دیارە مێڵن لە جادەکە لابن بەڕاوڕاستی جادەکە بڕۆن چکی خەڵکێکی زۆر بە جادەکە ڕۆشتووە تێگەشتی تاقی کراوەتەوە بەس قەراغەکانی ئەم لاولا تاقی نەکراوەتەوە ئاگاشتان لەبێت نەوەکو بە مۆبایل لەو شوێنانە هەرمەوەستن نەوەک بە مۆبایل بیان تەقێنەوە زۆر سپاسانە. ئەو لە پێناوی مرۆڤایەتیدا خەباتی ئەکرد و هەر بۆیە هاوسەنگەر و هاوپیشەکانت شایدی ئەوەت بۆ ئەدەن. نازانین چۆن باسی جوامێری خۆت و بنەماڵە شۆڕژگێڕەکەت بکەین کەوا چۆن گەنجێتیتان لە پێناو و نیشتیمان و خاکدا فیدا کرد. تۆ یەکێک بووی لە چالاکترین پزیشک و پێشمەرگە کەوا هەمیشە بە کۆڵە پشتی تەژی لە دا و دەرمانی پزیشکی و فیشەکدان و تفەنگەکەت بەورە بەرزی و خەمخۆریەوە هەمیشە سنگ لە پێشی سەنگەر بوویت. لە ڕۆژی ئاڵای کوردستانە باوکم هات بۆ قوتابخانەکەم. لەوێ چەند قوتابیەک و مامۆستایەک پێشوازیان لە باوکم کرد. باوکم چەند قسەیەکی کرد. دایمە بە قوتابەکانی وت باسی پێشمەرگەی کرد.
پێشمەوەی لە پێشمەرگە ئەنی پێشمەرگە چۆ سەر زمانی هەموو منداڵەکە لەسەر زمانی هەموو منداڵێک بوو پێشمەرگە چەند خۆشەویست بێت باوکم ئەوەنە خۆشەویستری کرد ئەوەنە باسی پێشمەرگەی ماندووبوونی پێشمەرگەیە کرد باوکم باسیە کرد چۆن پێشمەرگە کار ماندوو ئەبێت چۆن کارەکات بۆ ئەوەی واجبی خۆی بەدەست هێنێت بۆی خاکەکەی لە مەترسی دوورکاتەوە زۆر بە باوکم ئەوە بم بە بۆ جەفا ئەیوت جارێکە تۆم ناڵی ڕۆژێکیان وتم ئەتوانم ئەوە لەگەڵ تابین بۆ جەفا ئەمجارە وتی باشە وەرە ڕۆژێکیان ڕۆشتین لەگەڵ شەهید تارقیژە ئەوە ڕۆشتین بۆ جەفا ئەو باوکم ئەو بە ڕەفیقەکانی خۆی ناسان و ڕۆشتین دەست جەبەی پێشترەوە لە پێشترەوە بە پێشمەرگەکانی وتی ڕۆژێ بەتەنیا من ئامادە کەچەکەکەمەوە بێم ئەوە شەڕ لە پێناو کوردستانە بکەم شەهید ڕزگار بەس تەنها باوکی کاڵێ بەڵێن نەبوو بەس حوسڵ و بەس برادر بوو وەکو باوکی وەکو براشوا بوو بەڵام هاوڕێکی زۆر نزیک بوو لە منەوە ڕاستە من کە سوکارم زۆر لێم لە سلێمان بوو بەڵام قەت هەستم بە تەنیایی ناکرد لە ماڵە ئەمە نەڕۆی خۆش بوو ئەمە نەبە هەموو قسەکردنێکی بەندێک بوو بۆمە هەموو قسەکردنێکی دایما هەموو قسەکانی زۆر بە پێکەنینەوە بوو ڕووخۆش بوو دایما زۆر باوکێک بوو بۆ مناڵەکانیشی زۆر باش لە شەڕی شنگاڵە بەشداری کرد کە دەورێکی زۆر ئازانی هەبوو لە زۆر جارە دەوری پێشمەرگەیە بینی زۆر جارە پزیشک لە زۆر جا فەرماندا بۆیە بە شێرەکەی شنگاڵ ناسرا بوو پیانە و شێرسپێکەی شنگاڵ پیاە بوو هەرگیز سڵی لە مردن ناکردەوە زۆر جار فێری لیا کردم ینی بەمانە کەلیمە فێری لیا کردم بۆ ئەوەی خۆی بدۆزێتەوە لە من لە ڕێگایەکی ترەوە خۆی بزرکە و بچیت بوو پێشەوە ئەو خەڵقانەی کە سەردانی وەزارەتەکانە کرد کە ڕێتەماشاکە دایکی شەهیدێک کە لە یەکێکە لە لایەنەکانی تر لە غێری پارتی لە لایەنەکانی ترە لە پلیکانەکان سەرکەوێ بۆ وەزارەت ئەبینێ ئەچێ بە پیری و قۆلی ئەگرێ ئەڵێ تۆ دایکی شەهیدەی ناسێ کە دایکی شەهیدە ئەڵێ تۆ دایکی شەهیدی دایکی منیشی ئەهێنێ لەسەر مێزەکەی خۆی دایانێ لەسەر مێزەکەی خۆی دایانێ و ئیش و کارەکانی ئەوەی پێی بکرایە خۆی بۆیە کرد و ئەوی لە لای خەڵکی تر بووە هەر هەمان قۆلی هەمان دایکی شەهید ئەگرێت و ئەبێت لە دایرەکە لای ڕەفیقەکانی ترە ئیشەکانیان بۆی جێبەجێکات هیچ فەرق و جیاوازیەک لای ئەو نەبوو پیاوی بوو بەڕاستی دیموکراسی بوو لە بیرکردنەوەیە هەموو ڕایەکی جیاوازی قبول بوو ئامادە بوو لەگەڵ هەموو ڕایەکی جیاوازە مناقەشە بکە گفتوگۆ بکە زۆر بە ڕۆحێکی دیموکراتیانەوە هەمیشە کە مناقەشە و قسە و باسمانەکە بەیەکەوە ئەوی دەور ڕای جیاوازانە زۆر زەرورە لە مجتەمع هەبێ ئەگەر ڕای جیاواز نەبێ ئەگەر بیر و بۆچوونی جیاواز نەبێ نە کۆمەڵ پێشەکەوێ نە فکری سیاسی کۆمەڵ لەناو کۆمەڵگا پێشکەوتن بەخۆی ببینێت و بتوانین داهاتوویش و ئاسۆیەکی گەشت ببینین لە داهاتووە لە کاتێکدا کە هێشتا ئەستێرەکانی سیوەی لە ئاسمانی کوردستاندا ڕووناکیان دەبەخشیەوە بەسەر زەویدا لە بەرەبەیانی 29 پێنجی 2016دا دوژمنانی ڕووناکی و مرۆڤایەتی لە شەڕێکی دەستەویە خەدا لە مێحواری خازر دکتۆرە پێشمەرگە خۆنەویست و چاونەترس و خاچیەکە شەهید دەکەن. بەدەخت دوجار ئەم پێشڕێوەی پێشمەرگە لە مێحواری خازر من خەبەرم دای ڕاستی ئێمە گەیشتینە بەرامبەری مەکتب منچینە من 250 مەتر لە مەکتب لە بەرامبەری مەکتب ڕاوەستام هەندێک قووەت ڕۆیشت هاوارم کرد گوتم وەرن بگەڕێنەوە ڕجا ئەنتی تێدایە خەلکی ئینتیعاری لەوانەیە لە ژۆرە بێ سیارەی مفەخە خەبی لە ناو گوند دکتۆر نەگەڕاوت ئەوە بوو بەسە مەکتب کەتن و هەمیان مدەهامە کرد و ڕۆیشتن بۆ ناو گوند هەرچەند هاوارم کرد بە جیهاز پێم گوتن نەگەڕانەوە قووەتەکە ڕۆی قووەتەکەش بەڕاستی کە ڕۆی سەبەبی قووەتەکەی ڕۆیشتنی بەڕێز خوا لێ خۆش بوو یادی بەخێر
قارەمان دلسۆز شەید ڕزگار بوو هیچ حیسابەکی بۆ ئەم دوژمنە نەدەکرد. کاتێکە لێرەوە بەڕاستی ئەمە شەڕێکی چاکیان تیاکرد ئەوان دیارە چەند داعشێکی تیا بوو زەختێکی زۆران لەسەر بوو بەڕاستی ئەوانیش با بە ئاسانی نەئەڕۆشن چکم دیار بوو خۆکوش بوون بەڕاستی دەبابەکانمان ئەمە لێران نقطەیەک بوو ئەم بەرزایە نقطێکی ئەوان بوو شەڕان تیا کرد دەبابەکان قەسپێکیان باشیان خستە سەر و دیار بوو ئەوان ڕوخان ئێمەش هاتین لەگەڵ شەید ڕزگار و شەید تاریخە شەید ڕزگار لێوا دای نیشانین دیارە ئەو پیاوێکی تێگەشت و در و بابڕین دنیاتی دەتر بوو لە ئێمە ئینکاری دەکەم تێبێ دانیشن بۆی نەمانزانین چونەتە ئەم خانووەیان بۆ کوێیان چۆنی ڕۆشتون دانیشتین و ئەوە دەقەیە دوان وتی دوام بکەون جارێکی تر هەڵساینەوە سێرێکی نام خانومان کرد لەم ژوورێ ئەو دیوە بتڵێکی تیا و بتڵی غاز تێنتی نەچوینە ناوی لێەوە چوینە خانوویەکی تر لەو دیو لە پاش مەکتەبەکە هاتینێن و لێرەشەوە چوین بۆ خانووی ئەو دیو ئالێرە دیارە کارزگار هەرەی و بەوریاییەوە هەرەی بەوریایی و ئالێ ڕۆ خۆمان هەڵای ئەم دیو بەم شێوەیە دیسان لێرا جایەکتر ڕایگرتنی وتی ئەوە نقطەی داعشە دیارە بابڵین ئەوە بزەبر نقطەیەکی داعشە لێرە زۆر بەوریایە بەم شێوەیە بەبێ هیچ حرەکەیەک زۆر بە هێواشی بۆی کە ئاگامان لە شپی پێمان بێ نەکا لێرا خۆی شار بێت جایەشێ لە بابەتە تر هاتین لێرە سێرێکی ناو ئەم چاڵەمان کرد ئەمە هەر وەکو تەقلیدێک دروستیان کردووە شتێک نییە دیارە بۆ کاتێکتر بەکاران هێناوەتر لێرەشا دیسان جایەکتر دڵنیا بووین هەندێک لێرا ئەوە دەوری چەند دەقەیەک وەستاین دیسان لێرەوە وتی با بڕۆین لێرەوە کەوتینە ڕێ بەم شێوەیە هەر پێنجمان هەردوو شەیدەکە و من و ئەو دووبرایی تریشم لێرە هاتین جارێکتر وتی بۆستن ئەوە نقطەیەک بوو ئەوە نقطەیەک بوو ئالۆ چینکۆیە بزەبت ئەو شێوە چینکۆیە بەڵام درک چواردەوری گردو بوو دڵنیا بوو لەوەی کە ئەوە شتیان نییە بەم شێوە گەشتی نێرە ئێتر من و ئەو دوو پێشمەرگەیم لێرەوە ڕۆشتین شەید ڕزگاریش ئالێرەوە ڕۆشت لیا جابینەوە بە چەپاو من بەڕاستە ئەمە هاتی نێرە ئال ژێرە و تونێرە لیا بزەبت داعشە سەری دەرێنا و دیارە دەستڕێژێکی لەوانکەوانی هەردووکیان برینار کردین ئەمەش من و هیوا و دڵشاد تەقەمان لەو کە خستمانەوە کوونەکە گەشتینە بزەبت ئێرە تەقیەوە زیاتر لە عەمودینی گڵ و خۆڵچ و بە حەوا ئێتر ئەمە یەکتر بەرەو ئەوێ نابەرەوە سەر شەید کە سێرم و شەید ڕزگار ئالێرە بڕاکشا بوو لەگەڵ شەید تاریخە وەختە برینار بوون تر هاتمە ئێرە ئالێرە شەید ڕزگار ئالێرا و شەید تاریخیش ئالێرە تر هاتمە سەران تەقۆنجەی داخە بەڵام تۆزێ گەورم شەهید جەناب باولی کاک ڕزگار حرەکەی نەما بوو چەند هەناسی گێم کێشا و کاک تاریخ لێە قاچی خوێنی لێ بوومان بەست تر هاوارمان کرد لێەوە دیارە مدەڕع و قۆت و چیدری داخل بوون جەنابیان لێرا شەید بوون و هجومی کردە سەر ئەو شەمشمە کوێرانە لەگەڵ برایانی پێشمەرگە هەتا ساتی شەهید بوو بەداخەوە زۆر لە کاتی شەهید بوونیش داوەک و تەڵقەیەک بە دلێ من کەف بەس قسمەت ئەوها بوو زۆر محاڵەم کرد کە ڕزگاری کەم بەس بەداخەوە کە گەیشتە لای من لە پێشەوە ڕوح دەرچوو نەما بوو شەهید بوو زۆر محاوەڵەم کرد کە ڕۆحی بگەڕێتەوە بەس بەداخەوە شەهید تارق لە ساڵی 1970 لە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەر لە سلێمانی لەدایک بووە کوڕی شەهیدی پێشمەرگە عەزە سوورە لە ساڵی 1996 ئەبێتە پێشمەرگە ساڵی 2014 گواستراوەتەوە بۆ فەرماندەیی لەشکری کوردستان فەلەک لە 29 پێنجی 2016 لە میحوەری خازر لە شەڕێکی دەستەویەخەدا لەگەڵ شەهیدی فەرماندە دکتۆر ڕزگار شەهید دەکرێت. شەهید تاریق خێزاندارە دوو مناڵی لە دوای خۆی بەجێهێشتووە بە ناوەکانی لەرین و محەممەد کچەکەی تەمەنی 12 ساڵە کوڕەکەشی نزیکی 4 ساڵ تەمەنێتی ئەوانە یادگاری شەهید تاریقن کە لە دوای خۆی
بۆ خانەوادەکەی و بۆ دۆست و هاوڕێکانی بەجێهێشتوون. لە قوتابخانەیەک لە بنەماڵەیەکەوە فێری کوردایەتی بووە باوکیشی کە مامۆستای کوردایەتی لەناو کوردستانە کەویش شەهیدی سەرکردە کاک فەتاح ئاغایە. ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان لە شوێنێکە سەعاتێک لەگەڵ کاک فەتاح دانیشت بێ شەهادەت بووە بە بەرزترین باڵای مردنی. بۆیە ئەمانە هەمیشە من چەند جار لە بەڕەحمەت بێ شەهید دکتۆر ڕزگاریشم بیستووە کە شانازی بە شەهید بوونیەوەکە. ئەمان هەمیشە بۆ شەهید بوون هەوڵیان ناوە. کەسێک لەگەڵ فەرماندەیەکی وەکو دکتۆر ڕزگارا بێ کە بۆ شەهید بوون هەوڵ با بێگومان پێشمەرگەکەشی لەسەر ئەو ڕێباز و ڕێڕەوە پەروەردە بێ. بۆیە من ئەوەی لە بیرمە بۆ کۆبانی کەش جەنابی شەهید دکتۆر ڕزگار سەفەری کرد و جوو پێشمەرگەکانی نەبرد، یعنی زۆر متەئسیر بوو، زۆر بێتاقەت بوو کە نەیبردبوو لەگەڵ خۆی. ڕزگار ئاواتەکەی خۆت هێنایەتی ئەمە ئاواتێ بوو ئەم ڕۆژە دەویست ڕزگار لە ماڵەوە دایمە کاتێ بۆ ئێمە نەبوو، زیاتر بۆ کارەکە و بوو دایمە بە من تەوت ڕزگار ئەوت کاتێکە باسی مناڵەکانمە کە دەم و ئازارمێن وام لێک نەوت مناڵی دایکە بێ خۆت زیاتر لەگەڵیان نابی، زیاتر کاتێک بۆ دەوامەکە و زۆر جار کە پێدەوتم مناڵی دایکە من دڵتەنگە بووم هەموو بۆچی وە ئەڵێ ئەی ئەویش باوک نییە، ئەی تۆش باوک نەبووی، بەس نەمزانی لە ناختا شتێکی تر هەبوو بۆ ئەوەی زیاتر من پەیوەست بووم بە مناڵەکانەوە. ئاخر ڕۆژیش دیار بوو ڕاستە قسەت نەکرد، بەس 5 دقە وەستایی دیارە مە بەسە ئەوە بوو کە بڵێ ئامانەتی تۆ مناڵەکان نەمزانی و ئاخر جار بوو من تۆ ببینمەوە لە چاو تا دیار بوو کە وەستە منیش پەیمان بێ بتوانم مناڵەکانە بە جوانی پەروەردەکەم لەسەر ئەو ڕێبازەی خۆت، بەس نازانم من چۆن بشم بێتەوە چۆن چی بکەم. هێز و قووەتم بەرێ ڕزگار پێم ببەخشە بۆی بتوانم جارێکی تر لەسەر ژیان پێ بگرمەوە. شەهید دکتۆر ڕزگار بە شەهید بوونی بەڵێنەکەی خۆی بەجێگەیان کە بە شەهیدی سەرکردە فەتاح ئاغای برایدا بوو. لەگەڵ بەجێگەیاندنی بەڵێنەکەی بەڵێنێکیشی لە دوای خۆی بەجێهێشت. باوەگیان من چوون بۆ لای هاوڕێکانە ئەوان بەڵێنیاندا بەردەوام لەسەر ڕێبازەکەی تۆ، منیش بەڵێنت پێ ئەدەم بەردەوام لەسەر ڕێبازەکەی تۆ.
هەمیشە ئەم پێشمەرگانە چاو لە ڕێن ڕۆژە لە ڕۆژان بێتەوە سەردانی سەنگەرەکانیان بکاو لێرە چارەسەری بریندار و نەخۆشەکانیان بکات لێرە. بەڕاستی لە هەموو کاتە سەختەکانە ئەو حەزی دەکرد لە ناو ڕێبیەکانی پێشمەرگە بێ. بەڕاستی خەڵکی وا زۆر دەگمەنە، هەم سەرکردە بوو، هەم دکتۆر بوو، هەم پێشمەرگە بوو، هەم خزمەتکار بوو. بڵێ من جورئەت بەخۆم نادەم بڵێم وەکو ئەو ڕێە بەرنادەم و وەکو ئەو بەڕێوەیە بەم و وەکو ئەو دەورە بینم. باوکیان من تۆم زۆر خۆشەوە.